بەڕێزان ئێستا زۆر دەست هەیە زۆر بابەت هەیە کە کار لەسەر بەڕێوەبردننی تاکانی کۆمەڵگا و نهێشتنی شیرازەی کۆمەلگا و خێزانەکان دەکات. یەکێک لەو بابەتانی کە ئێستادا لە جیهاندا زۆر ڕەواجی پێدەدرێت بابەتی گۆڕینی ڕەگەزە و بەناوی ئازادی بە مافی مرۆڤەوە وان لە تاکەکانی ناو کۆمەلگاکان کردووە کە ئەو بۆ شێوازەی بیانەوە ڕفتار بکەن یا خۆیان بگۆڕن بۆ شێوازێکی دوور لە سروشتی مرۆڤ بوون و فیترەتی جوان و دژی هەموو بنەمە جوان و بەها جوانەکانی ناو ئاینی ئیسلام دژی هەموو ئەو بابەتە جوانانی کە لە کۆمەلگادا هەیە کە ئەمەش جێکەوتە و لێکەوتەی خراپی لە ناو کۆمەلگە و لە ناو زۆربەی کایەکاندا دروست کردووە بۆی کە بزانین گۆڕینی ڕەگەز لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە چۆن سەر دەکرێت و ئەم بابەتە چ کاریگەریەکی خراپی هەیە و پێویستە چۆن کۆنتڕۆڵ بکرێت میوانداری دکتۆر شاخەوان سیامانسۆریمان کردووە مامۆستای ئاینی. دکتۆر شاخەوان بەخێر بێ سپاس بە سپاس کاگەڵمانە. بزانین بابەتی ڕەگەز چۆن باسی لێوە کراوە. بسم الله الرحمن الرحیم. دەستان خۆش بێ، سەلامی خوا لە خۆت و لە بینەران و بیسەران و برایانی کوشکان و برایانی کۆنتڕۆڵ بێت. دیارە خوای پەروەردگار کە ئینسانی دروست کردووە، ئینسان یان ئەوەتان نێرە بە شکل و بە طبیعەت نێرە، یان ئەوەتان نێرە بە شکل و بە طبیعەت و بە جسم، یان ئەوەتا بابەتێکی سێمە کە پێوترێ خونفا لە عەرەبیە، خونفای مشکل واتە نێرەمووک. نێرەمووک کە دیارە لە شەرعا باس کراوە، باس کراوە میراتی چۆنە، باس کراوە کە ئەمرێکی ئیشوات، باس کراوە کە مەسەلەن کۆمەڵە نیشانە هەیە بۆ ئەوی جای بکەین ئەم نێرەمووکە بەلای نێرە ئاڕایان بەلای ئافرەتە ڕۆ کۆمەڵە تقریبا یانزە نیشانە هەیە لە تەسەوور ناکەم هیچ نێرەمووکی لەو یانزە نیشانە دەرچێت ئیلا یەک لایە بێتەوە بەلایەکییان. بۆیە ئێمە کێشەمان ئێستا لەو باسە نییە کە باسی نێرەمووکە و خوای پەروەردگار بۆ شکڵە دروستی کردووە. ئێمە کێشەمان لەوەیە باسەکەمان ئەوەیە ئافرەتێک دوایەوەی کە زەواجی کردووە دووسێ منداڵی هەیە ڕەگەزی خۆی گۆڕێ بۆ پیاو، پیاوێک ڕەگەزی خۆی گۆڕێ بۆ ئافرەت. کاتەوە زۆر جیاوازی هەیە لەگەڵ ئەو نێرەمووکەی کە باس کرد. ئەو نێرەمووکە طبعاً ئێمە لە یەک کاتە ئەو عملیات و نەشتەرگەریە لە ڕووی شەرعیەوە دروستە لە یەک کاتدا، ئەویش کاتێکە پەیوەندی بە نێرەمووکەوە بێت. مەسەلەن کەسێک نێرەمووکە لە شەرعا باس کراوە، کەسێک نێرەمووکە ئەندامی نێرینەی هەیە و ئەندامی مێینەشی هەیە. جاری وایە مەسەلەن ئەگونجێ ڕوو بدا لە شەرعا باس کراوە، ئەگونجێ ڕوو بدا کەسێک ئەندامی نێرینەی هەیە و ئەندامی مێینەشی هەیە. ئەو کاتە دێ ئایا ئەم ئینسانە بەلای نێرینەدایان بەلای مێینەدایە، هەردوو هینەکەی هەیە. کاتە هەم لایانی زانستی هەم لایانی شەرعی بێکەوە و کاتیا بڕیان بەڵێ هەردووکیان پێکەوە بڕیانەدەن. مەسەلەن لە سروشتی ئەم کەسە بەلای نێرایان بەلای مێیە، دوایی فەحسی بۆکەن ئەو فەحسانەی کە دەرەکرێت پاشان مەسەلەن تەماشایان دێشتیەکەن بزانن ئەم نەفەرەکە هەردوو ئایا کەوێتە سوڕی مانگانەوە ناکەوێتە سوڕی مانگانەوە. مەسەلەن ئەگەر یەکلایی بۆ کە ئافرەتە ئەو کاتە نەشتەرگەری بۆکرێ ئەوەی کە بەشی پیاوەتیەتی لا ئادرێت مادام ئافرەتە، مادام عیلم مسلمانیەتی کامە ئافرەتە بەعکسیشەوە تەنها لەم حاڵەتەیە دروستە. ئەویش ئەمە گۆڕینی ڕەگەز نییە، ئەو جیاوازەی کە هەیەتی حیسابی نەخۆشەیەکی بۆکرێ پارچەیەکی زیادەیە. یاخود مەسەلەن کەسێک زیاتر لە دوو ئالەتی هەیە مەسەلەن لە شەرعا باس کراوە لا ئەدرێ، ئەمانە پەیوەندی بە گۆڕینی ڕەگەزەوە نیە. ئێمە ئەوەی کە باسی گۆڕینی ڕەگەز بێ، خوای پەروەردگار لە قورئانە کە باسی ئەوە کە شەیطان فەرمان بە ئینسانەکانە وەلەئاموڕەنەهم فەلەیوغەیڕونە خەڵق الله، ئەوەی کە خەڵقی خوای پەروەردگارە گۆڕێت سەقاڵیانەکەم بە گۆڕینی ڕەگەزی خۆیانەوە. بەڵێ ئێمە لە شەریعەتی ئیسلامە گۆڕینی خەڵقی خوا هەر ئەوە ناگرێتەوە کە ئینسان بێ ڕەگەزی خۆی بگۆڕێ. زۆر جار بابەتە جوانکارەکانیشە. یعنی مەسەلەن بۆ ئینسان ناڕازی نەبێت لەوەی کە خوا چۆن دروستی کردووە، خوای تەعالی ئینسانی بە جوانترین شێوە دروست کردووە، بەڵام ئینسان
زۆر جار لەم جوانەی خۆی ڕازی نییە بۆ کۆمەڵگا مۆدێلات زەمانێک وای کردووە زەمانێک وای کردو هەر ئافرەتێ لێوی بچووک وایە گۆرانیان بەسەریاوت ئەوەندە لە کۆمەلگایە جوان بوو مۆدێلی لێوی بچوو بووە دوای کە ئەم مۆدێلە گۆڕا ئەم مۆدێلە کۆمەلگا گۆڕی هەندێک خەڵک ساون بە پارە لێوی خۆیان ئەستورەکە مەسەلەن لووت گەورەکردن و بچووکردنەوەی لووت لە شەرعدا تەنانەت باسی ئەوە کراوە کە ئینسان نابێ برۆشی لابن مەگەر برۆیەک زیادە بێت ئەنی ناشرینی کردبێت لە ئەسڵی خلقەتی بۆیە ئەو شتانەی کە ئەبێتە هۆکاری گۆڕینی ئەم خەڵقی کە خوا دروستی کردو حرامە پێغەمبەر ابن عباس عبد الله كوري عباس رضي الله رحمته عليه فرمى لعن رسول الله صلى الله عليه وسلم المخنثين من الرجال والمترجلات من النساء وقال رجوع من بيوتي أفرمي پیغمبری خوا صلى الله عليه وسلم لعنتي لو كسانه كردوا او پیاوانەی کە خۆیان وەکو ئافرەت لێکن و ئەو ئافرەتەی خۆیان وەکو پیاو لێکن یعنی مەسەلەن ئەمە گۆڕینی خەڵقیش نییە ئەمە شێوازی جلوبەرگە قسەکردن مەسەلەن بۆ نمونە پیاوێک خۆی تەعالا بە پیاوەتی دروستی کردووە دێگوارەیە کاتە گوێی و سوورا و سپیاوێکە کا مەسەلەن بەلەنجە و لار دەنگی ناسکە کاتەوە جلی ئافرەتە کاتە بەری یان ئافرەتێکە خۆی تەعالا بە ئافرەتی دروستی کردووە دێ مەسەلەن خۆی وا پیشانەدا لە کۆمەڵگادە جلی کوردیە کاتە بەری و مەسەلەن ڕژ بۆ خۆی دائانێت سمێڵ بۆ خۆی دائانێت یعنی تەسەڕوفاتی وەکو تەسەڕوفاتی پیاوی لێدێ وا لە خۆیە کات ئەم جۆرە کەسانە پێغەمبەری خوا لەعنەتی لێ کردوون و فەرموویەتی هەر کەسێک هەر منداڵێکتان ناوە بوو لە ماڵ دەریان کەن بە عاقڵ بن ئیمامی عومەر دەری کردوون لە ماڵ لەسەر دەمی خۆیدا لەسەر دەمی خۆیدا لە ماڵ دەری کردوون ئەمە ئەگەر کەسێک بە ئارەزوومەندانە ئەمە بکات بە ئارەزوومەندانەی خۆی بە حەزێکی خۆیەتی ئەمە ئەکات بەڵام ئێمە هەندێک خەڵکمان هەیە هەندێک پیاومان هەیە هەندێک نێرمان هەیە دەنگیان بۆ خۆیان ناسکە یعنی سبحان الله حەز و ئارەزویان لە جنسی بەرامبەر نییە یعنی مەسەلەن وەکو ئافرەت مامەڵاکەن ئەمانە ئەبێت لە ڕووی پزیشکیەوە لە ڕووی پزیشکیەوە بێت چارەسەر بکرێت خەڵکێ لەم شاری سلێمانیە لەم شاری سلێمانیە تەلەفۆنیان بۆ ئێمە کردووە زۆر جار کێشە و مشکیلیان هەیە تەبیعەتیان وایە یعنی هەر لە منداڵیەوە وا گەورە بوونە ئەمە ئەبێ لە ڕووی پزیشکیەوە چارەسەریان بکرێت پاشان باشە ینی مامسا لەوەی کێسا باست کرد ئەمە نەخۆشیە دووبارەیان ئەوە تا ئەمەژەشێتەوە با بی ڕەگەزگۆڕین ئەگەر کەسێک ئەم حاڵەتە هەبێ وەڵی پەیوەندیمان پێوەکەن یان زۆر جار ئەو کێشانەش هەیە لەناو کۆمەڵگا چۆن فەرمووت ئافۆن باست لەوە کرد کەسانێکان خۆیان دەنگیان ناسکە و پێویستیان بە چارەسەرکردن هەیە ئەمانە شەرەکەونە بابەتی نەخۆشیەوە یان ئەوە تا ئەمیش گۆڕین ئەمە طبعا ئەمەی کە لەواچێ کێشە لە قوڕی بێت مەسەلەن وانە ئێمە زۆر جار کەسمان بینیوە پیاو بووە سەوتی وەکو ئافرەت وا بوو بەڵام پیاوە بە نەشتەرگەریە چارەسەر کراوە وانە ئەمە گۆڕینی خەڵقی خوانێ ئەمە گەڕانەوەی بۆ سەر ئەسڵ وەکو ئەوە وایە کەسێک مەسەلەن برۆی تا ئێرە هاتبێ تۆ چاکەکەیت ئەیبێتۆ سەر ئەسڵی خێڵقەتی خۆی چونکە ئەم گۆڕینی ڕەگەزە ئێمە بێەوە بزانین جگە لەوەی گۆڕینی ڕەگەز حرامە لە ڕووی شەرعیەوە لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەر کەسێک خوای پەروەردگار بەنێر دروستی کردووە نابێ خۆی بکا بەمێ بە ئافرەت دروستی کردووە خوای تەعالا نابێ خۆی بکاتە نێ سزاکەی چێ مامۆستا بە ئەرزەکەم ئەمە لە دنیادا لە دنیادا سزاکەی چییە یەکەم ئەم گۆڕینە ئەگەر پیاوێک خێزانەکەی خۆی گۆڕی خێزانەکەی وتی من خۆمەکەم بە ڕەگەزێکی تر یان ئافرەتێکە مێردەکەی وتی من خۆمەکەم بە ڕەگەزێکی تر شەرعەن یەکسەر ئەتوانێت داوای تەلاق بکە و کۆتایی بۆ هاوسەرگیری بێنێت ئەمە یەک شەرعەن ئەو عقوبەیە بووی یعنی ئەگەر ئافرەتێک وای کرد ئەم پیاوە ڕێک ئەتوانێت لێی جابێتەوە و کۆتایی بە زەواجەکە بێنێت ئەمە یەک دوو ئەو ئاثارانی کە دێتە سەری ئەم گۆڕینە هیچ لە ئەحکامی شەرعی ناگۆڕێت بۆ نمونە ئەگەر ئافرەت بووە ئێستا بە دە نەشتەرگەری و 20 نەشتەرگەری و 2 نەشتەرگەری خۆی کردەوە بە پیاو بابوو بێتە پیاویش شەرعان ئەمە نابێتە ئەوەی کە میراتی پیاو وەرگێت
ڕوونە نابێتە ئەوەی بڕاتە ناو پیاوە بە ئارەزووی خۆیەوە خەلوە دروستکانی شەر ئەسڵ چۆن بووە لە شەرعاوە حسابی بۆ کرێت ڕووناڵم چی یعنی لە شەرع مادام ئافرەت بووە مادام ئافرەت بووە ئێستا بەهۆی نەشتەرگەریەوە ڕیشی ئامەندە درێژ بووە شتەکانی تری گۆڕیوە هەر جایز نییە بڕاتە ناو پیاوانە مەحرەمەوە هەر جایز نییە مەسەلەن پیاوێک خۆی گۆڕیوە جنسی خۆی گۆڕیوە تەواو خۆی کردەوە بە ئافرەت هەر جایز نییە لەگەڵ ئافرەتی نامەحرەمە لە شوێنێ پێکەوە بن هەر جایز نییە مەسەلەن بڵێ وەڵاو کاکەمە میراتەکەیشی ئەکەمە میراتی ئافرەت نە هەر جایز نییە بڵێ کاکە کە ئەمە مرد مادام خۆی گۆڕیوە بە ئافرەت ئافرەت دەیشوات هەر پیاوەی شوات بەعکسیشەوە یعنی ئەسڵی ئەم ئینسانە خلقەتی ئەم ئینسانە چۆن بێ ئاوای پاشان عقوبەکەی یاک لعنەتی لێکراوم کەسە بێبەریە لە ڕەحمی خۆی بێبەریە لە ڕەحمی خۆی پەروەردگار ئەنی قوڕ بەسەر و کەسێکە گەر خۆی گەور ڕەحمان پێ نەکا هیچ کەسمان دەرناچی مامۆستا وەنیە بارەکەڵڵا یعنی ئەمە بێجگەلەوەی کە ئەمە فەرمانی شەیطانەوە جێبەجێیەکات دەستکاری کاری خوای کردو جا دەستکاری کاری خواکردن یعنی من خوایە بەو کارەی تۆ ڕازی نیم من بەکارێک ڕازیم کە خۆمێکم ئێمەش بەڕاستی گەورەترین گوناحە گەورەترین کەبیرەیە بۆیە گۆڕینی ڕەگەز گەورەترین کەبیرەیە هیچێکە لە گوناحە کەبیرەکان کە ئینسان ئەنجام بێدا پاشان ئەمە بەڕاستی تێکدانی کۆمەڵگایە باشە ینی کاریگەری خراپەکانی هەم لەسەر کەسەکە خۆی هەمیش لە کۆمەلگایە چیە مامۆستا ئەوەندەی ئێوە زانیاریتان هەبێ طبعا من مقابلەیان هەندێک لەو کەسانم بینیوە هەم عارەبی هەم مقابلەیانم بینیوە کابرا ئافرەت بووە ڕەگەزی خۆی گۆڕیوە بە پیاو ڕەگەزی خۆی گۆڕیوە بە پیاو ئیترەوە پیاوەکەی لە ماڵ دەرکردووە خۆی بەتەنها بە خۆی ئەو مناڵانە بەخێوەکات ئەو مناڵانە بەخێوەکە ئەمە جارێ لێکترازانی کۆمەڵگایە کە ئیسلامەوەی پێ ناخۆش لێکترازانی کۆمەلگای ئەم پیاوە ئەو ژنە لێک جاب پاشان بەڕاستی ئەو منداڵانە چی گوناحییانە مناڵی بچکۆلەیە بەیانی گەورە بێ لە کۆمەلگای پێ وڵات و دایکت خۆی کردەوە بە پیاو زۆر زۆر جار منداڵان ناچارەکرێن بۆی کڕگەزی خۆیان بگۆڕن لە وڵاتانی دەرەوە ئەمە شتێکی بۆ بە ئەمە شار بۆ خۆی کارەساتە ئەوەش بۆ خۆی کارەساتە هەنی تۆ ئەم ئینسانە کە خوای پەروەردگار بە نێری دروستی کردووە دیارە بنیەتی ئینسانە نێریە بنیەت کاکە لەوان چێ بتوانانی زاهیرن بیگۆڕیت بەڵام باڵتینە ناگۆڕدرێ ینی من ئافرەتم بینیوە ڕەگەزی خۆی گۆڕیوە ئافرەتم بینیەوە ڕەگەزی خۆی گۆڕیەوە بە پیاو دوایی لەگەڵ پیاوەکە جا بوونەتەوە وتێتی من بۆ خۆم دانیشتم مناڵی خۆم بەخێوەکەم و ئیشی ماڵەکەم و هیچ کێشەم نییە ئەنی خۆی کردووە بە پیاوەکەی دەرکردووە مناڵەکانی لێ سندووە لە ئەوروپا بەداخەوە کوردیش بووە بینیومە توێتی بۆ خۆم مناڵی ینی لە چۆن ئەڵێ بازنەی ئافرەتبوونی خۆی دەرنەچووە لە بازنەکە دەرنەچووە بەس عایلەکەی تێکداوە بۆیە بەڕاستی من داواکەم برایان و خوشکانی بەڕێز ئێمە موسڵمان ئەم کارانە لە ناومانە بەڕاستی بڵاو بۆ تۆ کابرا لە هاوێکەشی مساوە موسڵمان ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە زۆر جار ئێستا مامۆستا هەڵوێستی موسڵمانانیش بەرامبەر ئەم بابەتە خەمساردانەیە یعنی من زۆر بەلام و ئاسایە کەسێک ڕەگەزی خۆی گۆڕیوایان ئەوە تا بە شێوازێکی زۆر ئاسایی کۆمنتی لەسەرەوە لە کاتێکا هەم لایەنە دینیەکە و گوناحە هەمیش زەرەر و زیانی هەیە هەم بۆ کەسەکان بۆ کۆمەڵگاش کاکە کۆمنت یعنی هاندان کۆمنت یعنی ڕازی بوون لایک یعنی ئەم کارێکە کردو دە کارێکی چاکە بەڕاستی یعنی ئەمە کارەساتە خەڵکی موسڵمان ئەمڕۆ بەڕاستی خەڵکی موسڵمانی ئەمڕۆ یعنی بەداخەوە بە تایبەتی گەنجە بەڕێزەکان جاری وایە بەلایک و کۆمنتێ پشگیری کەسێکن کە لە تاوان ئاژی تە لە گوناح ئاژی بەڕاستی یعنی ئەم کەسە ڕەگەزی خۆی گۆڕیوە پێچەوانەی خوا و پێغەمبەر جوڵاوەتەوە ئیعتیرازی کردووە لە کاری خوای پەروەردگار جەلە جەلاله و کۆمەلگا بێ پشتیوانی بکات ئەمە کارەساتە بەڕاستی بێجگە لە ڕووی طبیەوە لە ڕووی پزیشکیەوە چەند زەرەری هەیە
ینی کاکە خوای پەروەردگارم ئینسانی وا دروست کردووە تۆ بێی ڕەگەزەکەی بگۆڕی بە عەمەلیات و بە نەشتەرگەری بە چەند نەشتەرگەریەک ئینسان جاری وایە بەوەی نەشتەرگەری لابردنی مەعیدەیەوە ئەمرێت وە نییە؟ ڕاستە لە ژێر بنجا دەرناچێت. ئینسان جاری وایە مەسەلەن بەوەی نەشتەرگەری ئەم شتانەی کە ئاکرێتە دەموچایەوە دەرناچێت وە نییە؟ زۆر جار تەشوێ بۆ مرۆڤ دروستەکات زۆرەکە بین لە میدیاکان و گلەی لە دکتۆرەکانەکەن کە بۆ نەدەموچایان سەقەت بووە پەنایان برۆتە بەر جوانکاری. ینی مەسەلەن تۆ ئەمڕۆ لەوا چەند ساڵێکی تر باوەڕ بکەگەر ئەم نەشتەرگەری ئەم جوانکاریە بەردەوام بێ هەرچی ئافرەت وەکو خوشکیان لێدێ هەمویان لێکەچن. ڕاست. هەر هەمویان لێکەچن لوتیان باریکە بێ و لێویان زل لە بێ و تەواو ئێمە کارەساتە کاکە. خوای تەعالا هیچ کەسێکی وەک هیچ کەسێکی دروست نەکردو. هیچ کەسێک لە هیچ کەسێکی تر ناچێت. تۆ بێ بڵێ هەموو کەسەکان وەکو یەک لە یەکەم وانە ئەمە ناکرێت ئەمە کارەساتە بەڕاستی. بۆیە لە ڕووی شەرعیەوە ئەو دایک و باوکەی کە لێ ئەگەڕێن منداڵەکەیان ڕەگەزی بگۆڕن گوناحبارە بن ئەمە یەک. ئەو مسلمانە داماوانەی کە بەلایک و کۆمنتێکیش پشتگیریە و کەساناکەن ڕەگەزی خۆیان ئەگۆڕن دەستت خۆش بێ ئازادی شەخصیە کەس بۆی نیێتە داخولی ژیانی تۆ بکە ئەوە تایبەتمەندی خۆتە ئەوەی گوناحبارە بن لە ڕووی شەرعەوە گوناحبارە بن بەڕاستی. ئەو دکتۆرەی کە هەڵەسێ بۆ نەشتەرگەری ئەگەر مسلمان بێت ئەو دکتۆرە گوناحبارە بێت تاوانبارە بێت ئەو پارەیشی کە لەو ڕێگایەوە پێیەکە حرامە ئەگەر مسلمان بێت. بۆیە بەڕاستی لەم کارەدا گوناحە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی لعنەتی خوا لەو کەسەی کە برۆ هەڵەگرێت لەوەشی بۆی هەڵەگرێت وانە؟ ئەگەر کەسێک نەبێ بۆی هەڵگرێت لەواچی هەڵی نەگرێت هۆکارێکە بۆ وانە ئاندانێکە بەڕاستی. ئەگەر دکتۆرێک نەبێ نەشتەرگەری گۆڕینی ڕەگەز بک بۆ ئینسانێک خەڵکیش ڕەگەز ناگۆڕێ بەڕاستی. بەس دکتۆریانی مامەڵی کۆمەلگا لەم کاتیا بێت چۆن بێ بەرامبەر ئەو کەسانە ئایا زۆر جار خێزانەکان پەنابەنە بەر کوشتنی ئەو کەسەکە ئەم کاری کردووە لەم ڕوانگە و ئێمە چۆن مامەڵ لەگەڵ ئەم کەسانە بکەین کە جۆرێک لە نەخۆشی با بڵێن بەڕاستی نەخۆش نەمانە لە ڕووی شەرعیەوە ئێمە شانازی بە شەرعەوەکەین. بەڵێ شانازی بە شەرعی ئیسلامەوە بکەین کە خوا بۆی داناوێن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی لە ماڵ دەریان کە نەیفەرموو بیان کوش ئەم کەسانی کە ئاوە مامەڵاکەن کەسێک ڕەگەزی خۆی بگۆڕێ شەرعەن نابێ بیکوشێت. کوشتنیەوە هیچ مرۆڤێک بە هیچ نایەکەوە نابێ ئەمە هەڵە جۆرێک بە هیچ جۆرێک ئەگەر بڵێ ئەم گۆڕینە ئەزانم حرامە بەس هەر ئەیکەم هەر نابێ بیکوژی کاک شەرعەن جایز نییە. گوناهێکی گەورەی کردووە تاوانێکی گەورەی کردووە بینی خۆی خوا خراپە عاقبەتی کارەکەی خۆی خراپە بەڵام ئەوەی کە بکوژرێت ئەمە کارێکی خراپە. بەڵام ئەبێ باوک و دایک و کۆمەلگا ئەم کەسە بەڕاستی زەجرکەن ئەم کەسە بێزراوکەن لای خەڵک بۆی ئەم کارە بێزراو بێت. جا من ئەگەر کەسێک بەداخەوە هەندێک کەناڵ کە بەردەوام خەریکی بڵاوکردنەوەی بەدڕەوشتین لە کوردستانە بۆم زانین پرسیارەکە لێرە ڕەواجدان بم ئەمە کارەساتە ئەمە کە ئەو کەسانەی کە ڕەواج بەو کارادەن لە ئەسڵا ڕەواج بە تاوان و گوناهدەن. ئەم کەناڵانە دروست بوون بۆ تێکدانی کۆمەلگا سەرقاڵکردنی گەنجە بە بابەتانێکی لاوەکی مەسەلەن خەڵکی وا لەکەن کە تاوانی بەلاوە خۆشەویست بێت. گەنجێکە وەکو ئافرەت تەسەڕوفەکە کەناڵەکان دیان گەورەیەکەن و مقابلەی لەگەڵاکەن و ئەمە تۆ چۆن هەستێکت ئێستا خۆت کردەوە بە ئافرەت و کورەکەکەم کەناڵان لە ماڵەکانتانە بسڕەوەی هاوار ئەمە گوناح و تاوان بڵاوەکەنەوە. ئەم کەناڵانە شەیطانێکن لەو ماڵانەیە گوناحبارە بن تاوانبارە بن. ئەو کارمەندەشی لەو کەناڵانە ئیشکات ئەو کەسەشی کە پەیامنێرەی کە مقابل لەگەڵ ئەوانەیەکە و هۆکاری پارەپایاکردنی ئەوەیە سوێن بە خالقی ئەرز و ئاسمان پارەی جاسووسی لەو پارەیە باشترە بەشدارە لە گوناها یعنی زۆر جار بینیومانە بەداخەوە کابرا ڕەگەزی خۆی گۆڕیوە ڕەگەزی خۆی گۆڕیوە ئەبێ زەجر بکرێ ئەبێ بەڕاستی قێزەوەن بکرێ لە کۆمەلگادا دێن مقابلەی لەگەڵاکەن ئەوە تو هەڵوێستە چۆنە لەوەتی ڕەگەزی خۆت گۆڕیوە ئێستا چۆنی کاکە ئەمە گەورەکردنی کەسانێکە کە لە کۆمەلگایە بچووکن لە جوانکردنی کەسێکە لە کۆمەلگایە ناشرینن. یعنی دەی کەسێک پێچەوانەی فەرمانی خوا جوڵاوەتەوە ئەڵێەوە ینی بە غیر مباشر پێڵێ ئەوە ئیشەکەی تۆ جوانترە کە کردودیان ئیشەکەی خوا جوانترە
ماشاءالله ئیشەکەی خۆم جوانترە ئێستا خۆم مرتاحم خۆم بەمە ڕازیم ئەمە چییە تۆزێ دەمی گۆڕێ و تۆزێ مەسەلەن نەغمەی سەوتیە گۆڕێ و تۆزێ ناز و نووز کاکە خوای تەعالا ئافرەتی بە ئافرەت دروست کردووە پیاوی بە پیاوی دروست کردووە بۆیە بەڕاستی من داواکەم لەو بەڕێزانێکی جوان لێمانە وریابن بە هیچ جۆرێک پشتگیری و جۆرە کەسانە مەکەن بە هیچ جۆرێک دکتۆر یەک کارەساتی تر هەیە کە ئێستا بەڕاستی تەنها ئەوە نییە بڵێ ژنێک کە خۆی گۆڕێ بۆ پیاویان پیاکە خۆی گۆڕە بۆ ژن بەڵکوریات و خۆیانە گۆڕن بۆ ئاژەڵ ئەمە هەر کارەساتێکێکی تر بڵێ ئەو سەر ینی نازان باز ناکرێت تعبیرکردن لێ ئەمە زۆر کارەساتە چ پامێکت هەیە بۆ ئەم جۆرەیان ئینسان خوای پەروەردگار کە دروستی کردو فەرموویەتی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ڕێزمان لە ئێمە ڕێزمان لە بەنی ئادەم کردووە ڕێزمان لە ئینسان کردووە لە هەموو بوونەوەرەکانی تر بەڕێزدارترە خوای تەعالا بەعەقڵ ئینسانەکانی جا کردوتەوە بەعەقڵ لە ئاژەڵەکە ئەم ئینسانە بڵێ وەڵام من حەزەکەم ببم بە ئاژەڵ ئەمە کارەساتە بەڕاستی خوا ڕێزی لێ کردووە خوای تەعالا ڕێزی لێ کردووە ئەم دێ بە نەشتەرگەری خۆیەکە مەسەلەن بە سەگ دوو لە ڕووی جەنابتان بە ئاژەڵی تر دوو لە ڕووی جەنابتان بەڕاستی ئەمە فەراغی نەفسیە هەر موسڵمانێک باوەڕی بەخۆ و پێغەمبەر هەبێت لە ناقدا ئەم فەراغە نەفسیی نابێت کە خەڵکەیەتی ئەمە لەکوێ هات ئەم کارانە لە ئەوروپا هاتووە لە فەراغێکی نەفسی هاتووە کابرا باوەڕی بەخوا نییە کە خوا دروستی کردووە باوەڕی بە گوناح نییە باوەڕی بە مردن و زیندووبوونەوە نییە پێی وایە تەنها ئەم چەند ڕۆژەی دنیاە ئەژی و تەواو بۆیە دێ حەزەکە خۆی کاتە ئاژەڵ حەزەکە خۆی کاتە مەسەلەن ئافرەت حەزەکە خۆی کاتە پیاو ئەم کەسە لە فەراغی نەفسی ئاژی ئەو کەسانە نەخۆشن ئەو کەسانە ئەبێ نەخۆشخانەی تایبەتیان بۆ بکرێتەوە نەک نەخۆشخانەی مەسەلەن جوانکاری ئەبێ شوێنێکیان بۆ بکرێتەوە مامەڵەیان لەگەڵا بکرێ وەکو نەخۆش کە ئەیانەی خۆیان بگۆڕن نەک بەڕاستی دکتۆر بێ و پارەیان لێوەرگرێ و نەشتەرگەریان بۆ بکە خۆیان ئەمە بەڕاستی ئەمانە دوو لە ڕووی جەنابدا شێتن ئەمانە تەواونی ئەمە لە ڕووی نەفسیەوە داڕووخاون ئەمە فەراغی نەفسیان زۆر زۆرە بۆیە ئەیانەوێ ئێمە تەبعان کاتێکە خوای پەروەردگار دروستمانی کردووە کەرتەلۆکی ژیانی پێداوی بەرنامەی ژیانی پێداوی بە پیاو دروستی کردو خوای پەروەردگار کۆمەڵێ ئەرک و واجبات لەسەری هەیە بە ئافرەت دروستی کردووە کۆمەڵ ئەرک و واجبات لەسەری وانە لە هەموو شتەکانە ئەتوانی بڵێن گیان تەماشاکە هەر لە نوێژ و عیبادەتە جیاواز پیاو بەردەوام بێ نوێژ کە ئافرەت کاتێک کەوتە سۆڵی ماگانەوە نایکە ڕاست پاشان لە خۆداپۆشینە جیاواز وانە پیاو جیاوازە ئافرەت جیاوازە پیاو واجبە لەسەری ماڵ و منداڵی بەخێو کە ئافرەت واجب نییە ماڵ و منداڵی بەخێوکە ئافرەت ئەگەر خاوەنی $1 ملیار بوو ئەتوانێت ملیارە دۆلارەکەی لێرەیە دانا بڵێ پیاوە کە تۆ واجبم بخێ پارەی خۆم سەرف ناکەم ڕاست وانە پاشان کاتێکە میرات وەرەگرن جیاوازن لەم دووانە کاکە پیاو جیاوازە و ئافرەت جیاوازە لە میرات کاتێک کە ئەمرن هەر لە شۆردنیانەوە کێ ئەیان شوات وانە ئەحکامە شەرعیەکان کەفنکردن دوای خستنە قەبر کاکەمان هەموو جیاوازە زۆر ڕاست یعنی تۆ دی ئەمە کە ئەگۆڕی فەوزایەک لە کۆمەلگا دروست دەکەی بەڕاستی فەوزا دروست دەکەی ڕاست یعنی فەوزا دروست دەکەی لە کۆمەلگادا ئەم پیاوە ئەم ئافرەتە کردۆ بە پیاو ئەم منداڵە لە هەویەکەی باوکیشی پیا و دایکیشی پیاوە کارەساتە ئەمە بەڕاستی وانە ڕاستە ئەمە کارەساتە بەڕاستی ئەم منداڵە قوڕ بەسەرە بەیانی کەسێکی گەوری لێ دەرچێت لە کۆمەلگادا بێتە جێگەی ئایبە بووی گوناهی چێ دایکی وای کردووە ڕاست وانە یان باوکی ڕەگەزی خۆی گۆڕێ بۆ ئافرەت باوکی کوامە دکتۆر کاتمان نەماوە بە کورتی کۆتا پامت بگەێنی بابەتەکە زۆر هەڵەگرێ بەڵام ئەوەی کە پێویست بوو ئێمە سپاس بەخواتوانیمان لە ماڵکەمە باسی بکەین من کۆتا پەیامم بەڕاستی بۆ ئەو کەسانەیە کە چەند جارێ دووبارەم کردو پشتگیری ئەم جۆرە کەساناکە وەڵڵاهی بە کۆمنتێک بە لایکێک پشتگیری ئەو کەسانە بکەین کە ڕەگەزی خۆیان گۆڕیوە کە لەعنەتی پێغەمبەریان لەسەرە لەعنەتی خوایان لەسەرە
خەڵقی خۆیان گۆڕیوە ڕەگەزی خۆیان ئەگۆڕن خوا لێیان تووڕە بووە من بێم لایکی بۆ بکەم کۆمنتی بۆ بنووسم ئەو دکتۆری کە نەشتەرگەری بۆکە شەریکن لەو گوناح و تاوانە ئەو کۆمەلگایە ئەو دایک و باوکە مادام بە پارە پێدان مادام کەسێک بەلایکێک لە دوورە وڵاتەوە پشگیری کردەوە بۆی ئەو کەسە لەسەر ئەو کارە قێزەونەی بەردەوام بێ هەر هەموو ئەو کەسانە تاوانبارن گوناهبارن کە کۆمەلگا بەرەو عاقارێکی خراپەڕەوە خەڵکە بێتەوە کاری گۆڕین ڕەگەز. خۆی گەورە پەنامان بە سپاس بۆ دکتۆر شاخەوان سیان مەنسووری مەوزایانی کە لەم تەوەرە لەگەڵمانە بوو.